دەرچوانی 12 ئامادەیی دژی سیستمی وەرگرتن لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی کوردستان گرتبوونەوە. قوتابیانی کۆلێژی تەندروستی ددان لەسەر نەمانی پێداویستی لە تاقیکەکانیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. خوێندکارانی بەشی پەرستاری دژی دانەمەزراندن و کردنەوەی زانکۆ تایبەتەکان ڕێگای سەرەکی بەردەم زانکۆیان داخست. قوتابیانی پەرستاری زانکۆی پزیشکی هەولێر گرتبوونەوە. خوێندکارانی بەشەناوخۆیی زانکۆی سلێمانی لەسەر نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان هەڕەشەی خۆپیشاندان دەکەن. قوتابیانی تواناسازی داوای سەرفکردنی کری خوێندن دەکەن. ئەمانە مانشێتی هەواڵەکانی سەرەتایی دەستپێکی خوێندنی ئەم ساڵی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانە کە بەهۆی بێپلانی وەزارەتی خوێندنی باڵا و هەر ڕۆژی تاقیکردنەوەی سیستمێک و بێباکی بەرامبەر کێشە و گرفتە دووبارە بووەکانی بەشەناوخۆیەکان قوتابیان و خوێندکاران ناچار بەگرتبوونەوە و خۆپیشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن. نزیکی 2 هەفتەیە قوتابیانی بەشی ددانسازی لە زانکۆی سلێمانی بەهۆی پەردان بە زانکۆ تایبەتەکان و دانەمەزراندنی دەرچوان و نەبوونی پێداویستەکانی تاقیگا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و ڕاشی دەگەێنن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن و تا هەنووکەش هیچ لایەنێکی بەرپرس لە وەزارەتی خوێندنی باڵا بەدەم هاوار و ناڕەزایەتی ئەو قوتابیانەوە نەهاتووە. هاوکات قوتابیانی کۆلێژی پەرستاری لە زانکۆی سلێمانی هاوشەوی قوتابیانی ددانسازی بەردەوامن لە خۆپیشاندان و گرتبوونەوە و داوا لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەن لایەک لە داهاتویان بکاتەوە و ڕێگە نەدات ئەوەی ئەمان بە هەوڵ و ماندووبوون و شەونخۆنی پێی دەگەن. منداڵی بەرپرسان و سەرمایەدارانی ئەم هەرێمە بە پارە و لە زانکۆ تایبەتەکان بەدەستی بهێن و دەرفەتی دامەزراندنیان لێ تەنگ و تار نەکەن. لەلایەکی ترەوە بەهۆی ستەمەکانی سیستمی وەرگرتن لە دەرچوانی خولی دووەمی 12 ئامادەی و نەگەڕانەوەی ناوی زیاتر لە 25,000 دەرچوو شەپۆلێکی بەرفراوانی ناڕزایی و گردبوونەوە خۆپیشاندان بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی هەرێمی کوردستانی گرتەوە تا لەژێر فشاردا و بەناچاری وەزارەتی خوێندنی باڵا بەناڕاستەوخۆ سیستمی جیاکاری دەرچوانی خولی یەکەم و دووەمی هەڵوەشاندەوە و بڕیاریدا جیاوازی نێوان دەرچوانی ئەو دوو خولە لە 3 نمرەی تێکڕا تێپەڕ نەکات و وادەی تۆمارکردنی سکاڵاشی درێژ کردەوە. ئەمە بەدەر لەوەی ساڵانە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و زۆری باج و ڕسوماتەکانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ قوتابیانی بەشەناوخۆیەکان ئەو قوتابی و خوێندکارانە خۆپیشاندان و گردبوونەوەی بەرفراوان ئەنجام دەدەن بەبێ ئەوەی چارەسەرێک بۆ گرفت و داخوازیەکانیان بدۆزرێتەوە. جیا لەوەش دەیان جار بەهۆی سوتان و نەبوونی مەرجەکانی سەلامەتی لە بەشەناوخۆیەکان گیانی قوتابیان کەوتۆتە مەترسی و چەند قوتابیەکیش بەو هۆیەوە بوونەتە قوربانی و گیانیان سپاردووە. بەڵام تا ئێستا یەک بەرپرسی حکومەت بەگشتی و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەتایبەتی ئامادەییان نەبووە بۆ یەکەم جار کولتوری دەست لە کارکێشانەوە و خۆنەزیینەوە لە بەرپرسیارەتی دابهێن و بیخەنە نێو مێژووی حکومڕانیانەوە. لە نێو ئەم هەموو گرفت و ناڕزایی و خۆپیشاندان و گردبوونەوە و هات و هاواری قوتابیاندا وەزارەتی خوێندنی باڵا ئاهەنگی دەرچوونی قوتابیانی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی لەژێر دروشمێکی حیزبی و بەناونیشانی هەلی کار و خزمەت ساز دەکات و ئەو هەموو ناڕزایەتی قوتابیان نەیتوانیوە هۆشێک بەبەری بەرپرسانی وەزارەت دابهێنێت و کەمێک لە بازنەی تەسکی حیزبایەتی وە دەریان بێنێت و بیرێک لە گرفت و چارەنووسی نادیاری ئەو سەدان هەزار قوتابیە بکەنەوە کە لە ژێر سێبەری وەزارەتەکەیاندا بە دڵێکی پڕ لە گومان هەنگاو بەرەو چارەنووسێکی نادیار دەبڕن.